بە میوانداری هونەرمەند عەبدولخالق سەلمان شێوەکارە. کاک عەبدولخالق ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دەبێ باز لە شێوازی کارەکانی خۆی دەکا و ئەو بابەتانەی کە بەکاری دێنێ لە کارەکانی چین. بەڵێ بەخێر هاتن یەکەین بەخێر بیت سەرچاوان کاک عەبدولخالق بابەتێکمان هەڵبژاردو یاخود تەورێکمان هەڵبژاردو هەمووی تێکەڵە لە ڕنگ و کارێکە بە شێوەیە کە پێم وابێت چەنابێت بە ڕیالیستیش کارەکەیت کارەکانت خۆی ئیشی من زیاتر شێوەکاریە زۆر چاکە بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمەمانوێت باسی ئەو تەکنیکە نوێیانە بکەین کە هاتوتە ناو بوار و هوەری وێنە کێشانەوە تا چەنە ئەتوانین بڵین تەکنەلۆجیا کاریگەری هەبووە لەسەر هوەری وێنە کێشان. بەڵێ سەرەتا لەبارەی خولیای هوەری شێوەکاریەوە ئەمنا لە تەمەنی منداڵیەوە ئارەزووم هەبووە بۆ هوەری شێوەکاری بەڵام سەرەتا وێنەی سادە یان وێنەی سروشتم دەکێشە بەڵام لە ساڵی 2012 بڕیارمدا بە تەواوەتی بێمە ناو دنیای هوەری شێوەکاریەوە هەستم کرد و توانایم هەیە کە لە ڕێگەی فولچەکەی دەستمەوە تێکەڵ بە ڕەنگەکان ببوو ئەو پەیامە لە ناخمدا بیکەین وەکو شێوەکارێک. یوتیوب زۆر ئیسفادەی هەبوو بۆ من سەرەتا لە ڕێگەی یوتیوبەوە چکە من نە هیچ مامۆستایەکمە بۆ نە لە هیچ شوێنە خوێندومە تایبەت بە هوەری شێوەکاری خۆم توانیومە لە ڕێگای یوتیوب یان خود لە ڕێگای فەیسبوک بتوان پەرە بە ئیشەکەم بدەم و زیاتر هەر لەسەر کارەکانی خۆت هەندێک شتمان پێ بڵێ تۆ بە شێوازێک کار دەکەی چی بەکاردێنی لە کارەکانت ینی ئەو مێزەی لە بەردەمی ئێمەدان دراوە سەیر دەکەین چەند سپڕێک لەسەر ڕەنگی جیاوازی هەیە هەندێک کاغەزی تایبەتت دانا و بەس شێواز و بیرۆکەی خۆت بەشێکان بڕیەوە ئامادە کردووە چۆنە شێوازی کارکردنی تۆ؟ بەڵێ من زیاتر هەموو شێوازەکان گرتوتە بەر وێنەی مرۆڤ دەکێشم و وێنەم دروست کردووە لەسەر دیوار وێنەم دروست کردووە لەسەر شوشە و ئیشی لە ونزێتیشم کردووە و ئێستاش ئەوەی کە ئێستا ئامادەم کردووە ئەمە سپای ئارت پێ دەنێن زیاتر ئەمە لە سەر شەقام دەکرێت لە ئەوروپا زیاتر ئەوە سەر دیوارەکان بەڵێ شێوەکارە ئەوروپیەکان لەسەر شەقام ئەم کارە دەکەن وە لە کوردستانیش من وەکو گەنجێک ئەم کارم دەست پێ کردووە ئینشاڵڵا ئەمڕۆ تابلۆیەکی جوانتان پێشکەش دەکەم کە لە ناخی خۆمدا دێخەمە سەر و تابلۆی باشە کەواتە ئێستا بابزانین ئەو کاری کە دادناوە چییە ئەو نمایشیکەی بۆمان بڵێ پێشمان بڵێ چی بەکاردێنی ئەوانە ئەگەر دەتوانانی باش ئەگەر لە ڕاوەستانی ئەگەر تابلۆکانی خۆت تووشی کێشێک نەبی ماشەڵڵا تابلۆکان زۆر جوانە تابلوانە بەربێتۆ لە خۆت دەشکێت لە ئێمە ناشکەکە دەربە بە وریایی و مامەڵی لەگەڵ بکە پێشتر ئامادەکاریت کردو ئەمانت بەڕیوە وایە؟ بەڵێ چکە تاوەکو بە کاتێکی کەم وایە ئەم تابلۆی ئێستا ئامادەی دەکەی چیە؟ ئەمە لە ناخ خۆمدا دێخەمە سەر و تابلۆیار وەکوتم زیاتر هەندێک لە شێوەکارەکان ناتوان تعبیر لەو ئیشەی بکەن کاتێک دەیکێشی و کاتی تعبیری و تابلۆیەکە قسە دەکات لە بەری هەموو شتێک ئەوەی منەی بینم ناخی بابەتێکی ئەوینداریەی خاتە سەر دڵە و دوو کەسە و بە یەکەوە وەنیە بەڵێ باشە دەیبینی نزانین جا لە ئێمەوە دیارە با من باسێکی بکەم ئەو با بڵێن کاغەزانی کە بڕدراوە بە شێوەی وێنەیەەکە دڵێکە و دوو کەسیشی تایە جا من پێشەوەی کە تاڵ من تاڵم کرد شەرحم گرنگە بێت تابلۆیەکە بە تەواوی ئەومانایە بگەنێ کە لە ناخی خۆیدا هەیە ئەوەی ناخی خۆم اینجا چەند ئەم هوەرەی کە ئەیشیکات لەگەڵ ئەوەیە ئەها شوێنی ئەوێت کاک عەبدولخالق ئەو سپرایانە و بەرەم عەزیەی من کەوێ دانیەکی جوانتر لەمەمە بێ بۆ بکڕی واز لە عەزە بێنە سۆبان نازانم کاک عەبدولخالق هاوسەرگیری کردویانە ئەمە بۆ خانمە زۆر کێشێ دەبێت ژوورێکی تایبەتی هەبێت بۆی ماڵەکە تووشی هیچ گرفتێک نەبێت هاوسەرگیریت نەکردەوە لە ماڵی باشە وەڵاوە لە ماڵەوە لای دایکی خدای قبوڵیەکە ئەگەروا بێ ڕاستەکەن جەماعەتی ژوورڵە وەڵاوە جیرانیش قبوڵی ناکاوە بەڵامی تر زۆر شت هەیە مرۆڤ کە ئامانجی لێ هەبوو ئەنجامی بدات دەبێ ئەوەی کە
بێتە بەردەمت لە ڕێگەکە چزانم سەختیەکە گونجاندنی شوێنە کاتە هەموو ئەوانە ئەبێت تۆ کاری بۆ بکەیت بۆ ئەوەی کە بتوانانی بگەیتە ئامانجەکەت. مامۆستا عەبدولخالق پێم وایە کێشێک لە مایکەکەت هەیە هەرچەندە دەتپسڕێنی لە کارکردنەکە ببوورە هەر خۆم ئەگەڵی خۆم مایکەکەت یان من لە نزیکترم بۆسی ئەگەر دەستت نەوەک جلو بەرگەکەت زۆر دروستە خەمی جلەکەی خۆم جلەکەی خۆی تێک بین. کاتی چەند ئەوێت بۆ نمونە دروستکردنی تابلۆیەکی سپرای؟ هەر 5 خولەک. 5 خولەک. باشە وەکو من نییە مامۆستا عەبدولخالق وەڵامیش دەداتەوە کە کارێک دەکەم پەیوەندی بە مێشک و ئەوانە هەیە کەسێک پرسیار دەکە بەڵێم جارێ ڕاوەستا هاکارگیان دڵە لە خۆدانە من هەر تۆنی بە قوربان ئەوە زۆربەی پیاوان هەر ئاوان لە پیاوان دوو کار بەیەکەوە لە هەمان کاتە ئەوانی شەترەنج دەزانن ئەویان دەگمەنە دەتوانێت لە کاتەوەی لە دووشت بکاتەوە. بەڵام ئێمە ژنان فرسەتت خواکەمە با باسی خۆمان بکەم ئێمە ژنان لەلایەکەوە خەریکی دەرستانین بە مناڵەکەمان لەلایەکە خەریکی چێشتەکەمانین لەلایەکەوە خەریکی خاوێنکردنیمان لەلایەکە تەلەفۆنمان بەدەستە لەگە خوشکەکەمانە قساکەین هەموو کارە بەیەکەوەکەین هێشتا کاتیش بەشتان ناکە بەشمان ناکات. مامۆستا عەبدولخالق لەسەرەوە قسە بکەین تۆ دەڵێ لە منداڵی و خەریکی ئەو کارم وایە چ تەمەنێک گونجاوە بۆ ئەو کەسانی ئارەزوومەندی ئەم شێوازن لە کارکردن؟ بەڵێ من هەلە تەمەی منداڵەوە کاتێک دەستم پێ کرد سەرەتای هونەری شێوەکاریم خەڵک وێنەکانی من یعنی ڕخنەیان لێ دەبێت بەڵێ بێگومان بەس ئەمن بەو ڕخنانە نەکەوتم تۆنەوەستا بەڵێ هەوڵدانی من و بەردەوام بوونی من سوپاس بەخواسە توانیم بگەم بەو ئاسی ئێسام کە ڕۆژێک لە ڕۆژان کاتێک من سەیری وێنەکەشی ترم دەکرد کاتێ دەمبینی دەبێ ڕۆژێک بێ من وەکو وێنەکەشم لێ بێ سەرکەوتوبی پێمان خۆشە گەنجێکی بەم شێوازە بەتوانە و بەهرەمەند دەبینین بەڵام ئەم شێوازی کارکردنی تۆ پێویستی بە پێم وابێ کە مامەش هەیە وایە ماسک ببەستین لە کاتی کارکردن هەرچەندە بۆ ئێمە نا ئێمە چەند خولەکێکە بەکۆتا بۆ خۆت کە بەردەوام کار لەسەر دەکەی بەڵام خۆی بەردەوام پێم وابێ هەر ئەم جۆرە هونەرەی نییە ینی ئەم جۆرە من باس ئەو شێوازە دەکەم تۆ بە شێوازی قەڵەم و ئەوەش ڕۆستەکەی وایە چونکە لە تابلۆکان کە ئامادە کرابوو من 5 شێوازی وێنەکەشان وێنە دەکەشم هەروەکوتم لەون زەیتی سپرای ئارت وهروە بە قەڵەم و بە قەڵەم چەندی شێوازیە لە نمونە هەیە بە کراسی گەورە یاخود ملەوەن یاخود ڕۆژ و سپی هونەر شێوەکاری چەندی شێوازیە ئەگەر بەڵکەیت پێم وایە تا ئێستا 4 بۆ 5 ڕەنگی بەکارهێناوە سۆڤان ئەوەی کە منیش ئەوەی کە ئەیبینم ڕەنگە ئێستا بڵم لە 150 تەواو بووە یان هێشتا تقریبا دەتوانین شتێک بەڵام ئێستا هەست دەکەم بزانم چێ تابلۆیەکە هەر وەک لەسەر هەر بە دڵەکە زانی بابەتەکە بابەتی دڵ و ئەوینداری و ئەوینداری سۆز و غەڕامیاتە بەجددی چونکە لە هەر کوێ خۆشەویستی هەبێت سەختیەکان کەمتر ئەبن ناخۆشیەکان کاڵتر ئەبن ئەمن سۆڤان پێم خۆشە کارێکی وای هەڵبژاردووە لە بری هەرچەندە ئەمەش بەشێکە لە هونەر هەندێک جار تابلۆکێشانێک کە شێوازێکی خەمبارانەوە خەمگینانەی پێوە دیارە بەڵام بم بەیانیا من پێم خۆش بوو کە شێوازێکی وای هەڵبژارد کاک عەبدولخالق ئەم کارە تاوەکو ئێستا سوودت لێبینیوە لە ڕووی ئابووریەوە وەکو بزنس ساڵی 2016 دەستم کرد بە کاری وێنەکەشان بۆ خەڵک سەرەتا لە ڕێگای فەیسبووکەوە دەستم پێ کرد فەیسبووک و ئینستاگرام سپۆنسەرم لە ئینستاگرامدا سپۆنسەرم لە فەیسبووک دەدام لە ڕێگای ئەو فەیسبووک و ئینستاگرام توانیم پەرە بە ئیشەکەم دەم خەڵکێکی زۆردا ڕسمیان دەکرد بۆم دەکێشان اینجا دەگەڕاوە سەر داواکردنی خەڵک هەبوو داوای وێنەی بچووکی دەکرد هەبوو گەورەی داوا دەکرد هەبوو ملەوەنی داوا دەکرد هەبوو ڕەش و سپی داوا دەکرد ئەوانە هەر یەکە و نرخێکە گرنگە ینی سوودێکی بۆ خۆتە بۆ لە ڕووی جاکار عەبدولخالق ئەوە ئەم قاڵبانە ئەبێ پێشتر حازر بێ وایە قاڵبیان بۆ لە سپرای ئارت بەڵێ دەبێ حازر بێت تەنانەت وێنەکەشە
ئەوروپیەکان ئەوانش هەر بەم شێوەیە دەیکەن بۆی دەبێ حازری بکەن بۆی کات بۆ خۆت بگەڕێنەوە وایە ئەم کات دەگەڕێنەوە هەم شێوازێک خێراتریشە بۆ یەک جاریش بەکاردێت ئەو قاڵبە بڵێ ئەوەی کە من بینیم تاڵ نایە زیاتر خۆت لەسەر ڕەش و سپی کار دەکەی بڵێ ئەجا وشک بوونەوەکەی چەندێکی ئەوێ وشک بوونەوەکە هەر 10 دقیقە ئێمە هونەرمەندی گەنجی دیکەمان بانگێش کردووە بۆ وشک بوونەوەکەی بۆ نمونە گەرمی بەکارەهێنا ئاگر بەکارهێنێتوان بەکاری من بەڵام چکەوە لە بە ئاگری بگومان نایلۆنەوە کێشە دروست من لە ماڵەوە بەکاردێن ئەوە ئەستێرەکانی چەند ئەستێرەکانی ئاسانە بە دوو شارەزایت باش لێ هەیە چەند دەیان شارەزایت باش لێ هەیە خوێنەوەکەی دروستە سۆڤان وایە ئێمە پێدەڵ ویکیپیدیا لە سەرەتاوە هەمووی پێداڕۆیشت من بیرۆکەیەکی ئاسانتریشە بەمێ کاک عەبدولخالق ئەتوانی فڵچەی ددانە پێ بێت و لی دەیت و ئاها فڵچە ددانەکە بچوڵێنی چۆن بوو پێشنیارەکەم ببن بە هونەرمەند بە یەک پێشنیار ببن بە هونەرمەند پێم وایە شێوازە کارکردنشکەمە وایە کاک عەبدولخالق ینی هونەرمەندان زیاتر بە فڵچە و بە قەڵەم و بەمانە کار دەکەن کە منەوانی بە سپرا کار دەکەن لە کوردستان بەڵێکەمە بەڵێ باس لە کوردستان دەکەین لە کوردستان زۆرکەمە بە هەمووی وەبزانام دووسێ وێنە کێشەیە کە ئەمانە لە پەیمانگە کۆلێژەکان دەخوێندرێ ئەگەر زانیاری هەبێ ئەمە بەس پێیوەستە بە سەلیقەی خودی کەسەکەەوە سەلیقە ئێستا کارەکە تەواو بوو تەنیا وشی بوونەوەی ماوە کارەکە ناوەڵەت زاری مایتی ئەگەر بتەوێ بۆ نمونە لەگە گروپێ لە گەنجان هەیە وەکو خۆت لەم شێوازە کار بکات و ببن بە گروپێک دیوارەکانی شار بنەخشێنن زەوی شار شەقامەکان بنەخشێنن بێگومان هەیە من ئێستا 5 هاوڕێترم هەیە کە بەم کۆتاییە ئەم بیرۆکەم بۆ هاتووە تیمەکەم دروست کردیا ئەو تیمەمە هەستاوین بەکردنەوەی خولێکی ئۆنلاین کە بێگومانە داهاتوودا دەمانێت ئەو خولە گەورەتر بکەین و لە جاتیەوەی ئۆنلاین بی لە نزیکەوە خەڵک پێ بکەین بۆوانی کە ئارەزوی وێنەکەشانیان هەیە توانم بگەن بەو ئامانج و خولیانەی کە هەیتیان لە ژیانی خۆیاندا هیچ لەو شوێنانەی ناو شاری هەولێر ئێوە کارتان لەسەر کرد و لەسەر دیوارەکان من کردومە بەڵام ئەوانی تکە نات چکە تازە باشی تۆ دەکەم من لە قاعە هەوڵی لەش جوانی لە مەتعام کردومە ڤیددیوەکانم هەیە یەکێکە کارێکی هوەریەکە بە میوزیک لێبەن بۆی و جەوێکی بۆ دروستکەن من و هاکاریش کەوتوی نەتەگیانی کە عەبدولخالق زوو پرسیاری لەکەین لەگەڵەوەشە توانی ئەو وێنە جوانە دروست بکات تاوڵەکە زۆر جوان و سەرنجڕاکێش دەرماوە تاواکاریەکە بە فڵچە دەکەی ینی تاواکاریەکە بە فڵچە دەکەم بڵێ بۆی ڕەنگەکە بە تێری ینی لەسەر کاغەزەکە هەبێ بە شێوازەکەی سەیری ئەەکەی ئەڵی چەند ئاسانە بەڵام دڵنیان بە پراکتیکی بچی بیکەیت ئەو ئەوەندە ئاسان نییە چون تەرکیزێکی زۆر باشی ئەوێت سۆڤان جگەلەوەی کە تەرکیزێکی باش لێوێ لە هەمان کاتدا ئەمە باڵێن سکێچەکەی حازر کردووە پێشتر لە کاغزەکانی هەمووی بڕیوە داناوە ئەمەش تەکنیکە ینی ئێستا دەسەوڕ دەکەم ساڵێک خەریبم نەتوانم ئەوەی قاڵبەکەوە نیە لەم شێوازام ئەگەر بێت و یەک هەڵە بکەین تابلۆکەت فەشەلی دەینی چکە سپرای ئەگەی سپرای ڕەش لۆنینە پێش شینی لێ بدەم تابلۆیەکە هیچ مانایەکی نامینی جە بۆ لە کاتی قسەکردن زۆر فکرم لای ئێوەش نەبوو ببورن چکە لەم شێوازە ئەگە بۆ یەک چرکەشەکە خەیاڵت بڕوە تابلۆیەکە لێوازە بەڵام ئێستا نا ئێستا ئاساییە بەجددی ئێستا نەموتم تۆ هونەرمەندی چونکە یەکێکە تابلۆکە ئابێت کەشێکی زۆر تایبەت ئێمە پرسیار لە دوای پرسیارشی لێ دەکەین بەڵام پێویستە لەگەڵ زانیاری وەرگریم چونکە میوانی ئێمە بۆ ئەمڕۆ نایڵین هەروە لە دەستمان ڕزگارە خولت کردوتەوە کاک عەبدولخالق بۆ 3 ساڵ لەمە بن خولێکی وێنەکەشانم کردەوە تێیدا چەندین قوتابم فێری وێنەکەشان کرد کە ئێستا لە ئاسی زۆر باشدان وێنە دەکەشن بەڵام بەم کۆتاییە بیرۆکەکەم گەورەتر کرد ئەوەش لە ڕێگای مامۆستایەک بەڕێز و مامۆستا ئاسۆ کە مامۆستای کارگەریان دەرسی دەڵێتەوە لە ڕێگای ئەوە توانیم کۆمەڵێک بیرۆکە وەرگم
خولێک ئۆنلاینیت کە بکەمەوە کە لە داهاتوودا گەورەتری بکەم لە نزیکرا خەڵک فێر بکەم هەڵسام تیمەکەم دروست کرد ئەو تیمە پێ کاتوە لە 5 کەس کە خۆم وەکو بەڕێوەبەر وێنە کێشێکی تر کە کاگ ئەحمەد دەناوی ئەویش وەکو یاریدەدەری بەڕێوەبەر هەر یەکەوە هەڵسام کارێکم پێیاندا چکە دەرسی کارگەڕی چۆن بڵێ بەڕێوەبرن و پلاندانان و تیم و سەرۆکایەتی ئەوانەیە منیش هەڵسام ئەو بیرۆکانەم هەموو خۆستەوە توانیم لە ڕێگای مامۆساسۆیەوە تیمێکی گەورە دروستکەم ئینشاڵڵا لە داهاتوودا هەم بتوانین وێنە لەسەر دیوار دروست بکەین هەم لەسەر مەتعام و هۆڵی لێ جوانی ئەوانە لەسەر دیوار نمونەی گەنجانی بتوانە بەهرەمەند هەر لە زیادنیدا بێت ئەمە چەند کاتی پێویستە بە دروستی بۆی ئەگەر بمانە وێنەکە نیشانی بینەران بدەین هەڵی بڕین و نیشانی بینەری بدەین کێشەی هەیە زۆر چاکە حەزەکەی بێنە باو لای من بیگرم ئاوها دەرچوو دوو ئەویندار لەسەر پردێکن لەگەڵ یەک و چەندەش جوانە ئینشەڵا ئەویندارەکان دایمە ژیانیان پڕ لە جوانی و ڕۆژ و خۆشیە بێت و پڕ لە ڕووناکیە بێت تابلۆکەش زۆر سەرنجڕاکێشە دەستخۆشی لێ دەکەین و هیوای سەرکەوتن و بەردەوامیت بۆ دەخوازین بۆ تۆ بۆ تەواوی هونەرمەندانی کوردستان بەردەوام هیوادارین لە داهێنان دابن وە نمونەیان زۆر بێ و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەو کارێکە دەیکەین ئەو هونەرێکە هیان ببێتە بەشێک بۆ بژێوی ژیانیان وەکو بزنسێک سوودی لێ بینن سپاس بۆ تۆ کاک عەبدولخالق لەگەڵمان بووی ئەم بەیانیە ئێمە لەگەڵت دەمێنینەوە تاوکو تابلۆکە تەواو دەکەی سپاس بۆ تۆ کە میوانی ئێمە بووی